مانگرتووان و خۆپیشاندەرانی قەزای دەربەندیخان چاوەڕوانی بەدەمەوە هاتنی لایەنە پەیوەندیدارەکان و حکوومەت بوون بۆ جێبەجێکردنی داواکاریەکانیان. گازی فرمێسڕێژ بەڵام درنگانێکی شەو هێزێکی ئەمنی بە مەبەستی ڕێگری لە داخستنی ڕێگای هاتوچۆی تەنکەرە نەوتەکان لەلایەن بەشێک لە خۆپیشاندەرانەوە بە گازی فرمێسک ڕێژ بڵاویان پێکرا. کەسانی کە لێرە ئێمەمان گرتووە سە خۆپیشاندەریش نامان گرت هێنانی گازێکیان بەکارهێناوە بۆ ناو خەڵکەکە و چەند کەس بورایەوەتەوە. ئەمەشدان من لەسەر ئەوەی کە داوایان کردووە مافی خۆیان داوای کاربا و ئاویان کردو هیچ شتێکی زیاوان نەکردووە. بەڵێ خۆم لە ناو ڕووداوەکە بۆم بکات دنیا ئاگام لێ نەبووە پشتشم لێ بووە کە گازیان بەکارهێناوە ئەو گازی بۆ چاو بۆ تەندروستی زۆر خراپە. خەڵکەکە داوای چی دەکات داوای ئاوەکات داوای کارەباکات ینی ئاو سەرەکی ژیانە ئاوەکە ئەو نە بەکارش نانێت تەنانە بۆ خۆشوەردن. من ئێستا ئەگەر پێسی خۆم پێ بشاندەم ینی باوەڕ ناکەمە بۆ خۆشوەردنم ئاو بەکارێنین. دوێنێ شەوم هەوڵە هەبوو هەوڵی ڕێگاگرتن هەبوو بۆ ئەوی کە بچن ڕێگای سەرەکی نێوان کەلار سلێمانی دابخەن بەداخەوەم هێزە ئەمنیەکان گاسی فرمێسکەشیان بەکارێنە بۆ ئەوی کە بڵاوە بە ئەو کەسانە بکەن کە یانەوێ بڕۆن ڕێگاکە بگرن. ئێمە لەم قۆناغا وەکو دانیشتوای شاری دەربەنیخان وەکو ئەو دەستەیە کام چالاکیان ڕێخستەوە باوەڕمان بەوە هەیە ئەم قۆناغا بەم نەرمیە بڕوا بەم شێوازە بڕوا بۆی داوای مافەکانی خۆمان بکەین. نامانەوێت ئەستەنی لەبەردەم هەمان ئەو کەسانە دروست بکەینەوە کە هەمان کێشەیەمانێ هەمان معاناتی ئێمانەیە. کۆمەڵی گەنجەڵ ساوم بچن ئەو ڕێگە بگرن. ئەو ڕێگە جاران ئەمانگر بۆ ئێمە باشوو. بەڵامیسە ئەو ڕێگە بۆ ئێمە بووەتە نەکبەتی ئەیرە باشە بۆ ئێمە لەیرەوە دەنگ و سەدای خەڵکی دەربەنی خانەگەیەتە سەرۆ نەکو بڕۆین ڕێگا بگرین. ڕێگاگرتن هیچ لە بەرژەوەندەکان ناگۆڕێ هەزار جار. بەڵێ بەئیتر ئەوان ڕۆیشتون بەداخەوە هێزەمنیەکان شوتیان غازی فرمێسکرێژیان بەکاراودون کۆمەڵێ خەڵک بریندار بوو وە غازی فرمێسکرێژ. خۆپیشاندەران ڕەتی دەکەنەوە ئەم هەوڵانە لە چالاکیە مەدەنیەکانیان بۆ دەستخستنی داواکاریەکانیان سادیان بکاتەوە و بەردەوام دەبن لە مانگرتن و خۆپیشاندان تا ئەو کاتێ حکومەت ناچار بە جێبەجێکردنی خواستەکانیان دەکەن. سوورە بین حتاکو بتوانین بین بۆیرە. ئێمە عمرمان 60 منەوە پیاوە ئەو عمری 75 من 65 سوورە بین حتاکو ماسووتێن لێرە ئەینا هەرتین داواشەکەم لە حکوومەت لە قایمقام بە تایبەتی ئەم قایمقامە کوڕی ئەم شارەیە هەمومانە ناسێ دەستی بە ئەم خەڵنەیە لێرە پۆلیس بکاکە من پۆلیس کوڕی خۆمە هەمی مناڵن ماقولە پۆلیس بێبدا لە من یا ئاو بکاوە سەرمایە بچێ ئەوانە بگرێ هە گێرە شوێنیەکەن. بەشێک لە خۆپیشاندەران دەیانەوێت بە داخستنی ڕێگای تونێلی شارەکەیان یاخود پردی دەرەدۆین هاتوچۆکردنی تەنکەرە نەوتەکان و بار هەڵگرە بازرگانیەکان ڕابگرن. لە بەرامبەردا چالاکانی مەدەنی دەڵێن لەم قۆناغەدا دەیانەوێت درێژە بە مانگرتن بدەن تا ئەوەی هاوشێوەی خۆپیشاندانەکانی دیکە ڕۆڵەکانیان بە گولەی چەکدارەکان نەکوژرێن و دایکان جەرگ سوتاو نەبن. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندیخان